دەستگای مرۆیی مام وەکو بەردەوام لە ئەرک و چالاکیەکانی بڕێک لە بەشە خۆراکی بۆ مانگی سووری کورد دابین کردووە، ئەویش بۆ خوشکوبرایانی کوردانی ڕۆژ ئاوایە کە لە شاری سلێمانی جێگیرن و هاوکاریەکان ئەگاتە دەستیان. سپاسی دەستگای مرۆیی مان دەکەم بە ناوی مانگی سووری کوردی ڕێکخراوی مانگی سووری کوردی. سپاسی دەستگای مام دەکەن، ئەمخوا ئەمە یاکەم جار نییە دەستگای مام بۆ کوردی ڕۆژاوا خزمەت شتی وا دەکەێ.